ئاو تەنها سەرچاوەیەکی ئاسایی ژیانمان نییە. ئاو بڕبڕەی ئاسایشی نەتەوەیی و شاخوێنبەری مان و نەمانی کورد و کوردستانمانە. گۆی زەوی کە یەکەمین و دواهەمین شوێنی ژیان و مانەوەی مرۆڤایەتی و گشت زیندەوەر و گیانلەبەرەکانی ترە، ساڵانێکە کەوتۆتە بەر شیپی گۆڕانکاریە پێشبینی نەکراوەکانی کەش و هەوا و وشکە ساڵی و کەم ئاوی کە هیچی لە مەترسیەکانی چەکی ئەتۆمی کەمتر نییە و سەختترین و قەیرانەکانی ئەم سەردەمان. حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو ئەو کێشە و گرفتە لابەلایانەی ساڵانێکە لە بەغدا و لە ناوخۆوە بۆی دروست دەکرێت، درکی بەم مەترسیە گەورەیە کردووە و لەو ڕاستێ تێگەیشتووە کە ئاسایشی ئاو بابەت و پرسێک نییە قابلی دواخستن بێت. بۆیە چەندین ساڵە بەبێ دەنگی و بێ هاش و هوش و خۆنواندن، بێ گوێدانە ژاوەژاوی چەند کەس و تاقمێکی پۆپۆلیستی، بەشی هەرە زۆری سەرمایەی نەختینە و مرۆیی و تەکنۆلۆژی خۆی بۆ خزمەتی بنیادنانی ژێرخانی استراتیژی و ئاوەدانکردنەوە و دابینکردنی ئاسایشی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا تەرخان کردووە. داهاتی ناوخۆ کە هەندێک دەنگی ناساز هەر دەیڵێن و دەیڵێنەوە گوایە ملیارەها دۆلارە و کەس نازانێ بۆ کوێت دەبرێت، لەم سێکتەرە چارەنووس سازە و سێکتەرەکانی تری ڕێگاوبان و تەندروستی و پەروەردەدا خەرج دەکرێن. دروستکردنی دەیان پرۆژەی بەنداوی گەورە و مامناوەند و گچکە تا دەگات بە پرۆژە استراتیژەکەی گەیاندنی ئاوی پاک بۆ ناودڵی شاری هەولێر کە تا 30 ساڵی تر ئاوی خواردنەوە بۆ دانیشتوانی پایتەخت دابین دەکات. ئێستا لە سایەی ئەو سیاسەتەوە توانای گلدانەوەی 5 ملیار و 150 ملیۆن متر سێجا ئاومان لە بەندا و پۆندەکاندا هەیە، واتە خوا نەخواستە ئەگەر بێت و بە درێژایی ساڵێک یەک دڵۆپە بارانیش نەبارێت، بەم نزیکانە ئەو بڕە ئاوە گلدراوەمان دەبێت کە بە هەموو جۆرە بۆ هەموو جۆرە بەکارهێنانێک پێویستمان پێ دەبێت لە کوردستاندا. لەم گفتوگۆیەدا لەگەڵ میوانە بەڕێزەکانی ئاوا میدیا دوور لە دروشمسازی و تاوتوێی چەند پرسێکی جددی دەکەین بە ئامانجی گەیشتن بە ئاستێکی باڵاتر لە تێگەیشتنمان بۆ ستراتیژی ئاسایشی ئاو. پاشە ڕۆژی ئەم ستراتیژە چییە؟ ئایا دەتوانین نەوەکانمان بە کەناری ئارامی و دڵنیایی بسپێرین؟ جۆر و قەوارەی ئەو ئاستەنگانەی کە هێشتا لەسەر ڕێمانن چین و چەندن؟ ئایا لە کاتی ڕوودانی گۆڕانکاری چاوەڕوان نەکرا و لە کەش و هەوا و سیاسەتی هەرێمایەتیدا بەگرتنەوە و وشکردنی ڕووبارە هاوبەشەکانی نێوانمان ئەم پرۆژانە بەشی دڵنیابوونمان دەکەن؟ ئاخۆ ئێمە ئامادەین بۆ بەرەنگاربوونەوەی تینوێتی سبەی ڕۆژ؟ ئایا ئاسایشی ئاو بۆتە خەمی هاوڵاتیان لە کوردستاندا؟ ئایا هیچ هەوڵێکی پەروەردەیی لە ئارادایە بۆ ڕاهێنان و بەرزکردنەوەی ئاستی هوشیاری لە بەکارهێنانی ئەودا؟ لە ماوەی 50 خولەکی داهاتوودا لەگەڵ میوانە بەڕێزەکانمە کە پێک هاتوون لە هەریەک لە بەڕێز دکتۆر ڕێبوار ناسر پسپۆری ئاسایشی ئاو، هەروەها بەڕێز نەزیر ئەسعەد بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی هەولێر کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمانن بەخێربێن سەرچاو، هەروەها لە ستودیۆی سلێمانیشەوە مامۆستا سەرمەد شێخلەتیفمان لەگەڵا مامۆستای زانکۆ و پسپۆری ئاسایشی ئاو. ئێوەش بەخێربێن سەرچاو. هەموو ئەم بابەت و پرسانە تاوت تێ دەکەین. بەخێربێن و سەرچاوە. کاکە نەزیر، با لە جەناب تۆ دەست پێ بکەم، تۆ بەرپرسێکی حکومیت. ئەو دەیان پرۆژەی گلدانەوەی ئاو، بۆند و بەندا و ئاو ڕاکێشان و ئەمە هەر هەمووی یعنی مرۆڤ کە ئەچێ سەیری دەکە ئەم هەمووە
ئامێرە ئیشەکە ئەم هەموو بەشەرە ئیشەکەن ئەم هەموو ئەندازیار و کۆمپانیایانە ئیشەکەن بە شەو بە ڕۆژ خوا زەحمەت نەبێ وەک جاری پێشوش لە بەرنمەیەکە لە میوانێکم پرسی ئەم پارەیە ئەم پرۆژانە پارێک تێ ناچێت ئەم پارەیە بە خێر و سەدەقە پێیەکەن ئێوە لە بەغداوە بۆتان دێت یان چیە سەرچاوەکەی بە خەڵک بزانێ سەرچاوی ئەم پارەیە چییە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەکەوا بتوانین قسا لەسەر استراتیژیەت و پلانی داهات و پلانی ئێستای حکوومەتی هەرێم بکەین لەسەر ئاودانی حکوومەتی هەرێم. ئەم دەتوانین بڵێن گەورەترین شانازی بۆ ئەم کابینەیە کە جیاوازی لەگەر کابینەکانی پێشووتر ئەوە بوو کە گەورەترین خەڵات بەخشراوە بە شاری هەولێر ئەویش ئەو پرۆژەی نوێیە کە ئاو لە هەردوو سەرچاوی زەی گەورە و لە هەردوو زەی بچووک لە هەم دوو پرۆژانە ئاو دابین دەکەن بۆ شاری هەولێر بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکێکجا زۆر تێیدا دابازیوە. دەتوانین بڵین ئەمە پرۆژەیەکی استراتیجیە بەلای کەم تا 20 ساڵی تر هەولێر ئەگەر فراوانیش ببێ ئەم پرۆژەیە دەتوانیت تەختیەی هەموو ئەو فراوان بوونە خێرایی شاری هەولێر کە هەم میوانی دەوروبەر و میوانی ناوەڕاست و خوار و عێراق ڕووی تێدەکە هەم میوانی بیانیشمان زۆرە دەتوانین برێن پرۆژەیە کە جێی فەخر و شانازی ئەم کابینەیەکە کردوێتی سەرڕای ئەم پرۆژێش ئەم کابینەی حکوومەت ڕێژەیەکی یەکجار بەندا و پۆند و کە هەمووی وەکو هاوبەشە و هاوکارە بۆ ئەوەی استراتیجیەتی ئاو لە هەرێمی کوردستان بەرەو باشبوون و بەرەو نوێبوونەوەی سەرچاوەکان ئەوە دەزانین من ئەوەی کە نایزانم بەڵێ تۆ پێم بڵێت تۆ بەرپرسێکی حکومیت بەڵێ پارەی ئەم پرۆژانەتان لە چۆ هێنا؟ بەڵێ پارەی ئەم پرۆژانە ئەم کابینەی حکوومەت هەرچەندە قەیران و گرفت و چێشمە چێشمی سیاسی و ململانەی زۆری دارایی هەبوو بەڵام توانرا حکوومەت بە هەرچێک بێت ئەم پرۆژە استراتیجیانە تەواو بکات کە بەداخەوە عێراق بەو هەموو گەورەی بەو هەموو نەفتە زەبەلاحی خۆی دەفرۆشی ئێستا گەورەترین مشکیلە لە شارەکانی بەسرە و میسان و دیقارە کە پێشبینی دەکەین لە ناوەڕاست و باشووری عێراق 12 ملیۆن هاوڵاتی کە گوند و شار و شارۆچکەکانیان بەجێ بێرن بێگومان ئەوانە هەموو بە دوای سەرچاوی ئاو بە دوای سەرچاوی ژیان دەگەڕێن پێشبینی دەکرێن لەم ڕێژەیە زۆرە بەلایانی کەم لەم 10 ساڵ 12 ساڵی داهاتوو بەلایانی کەم 3 ملیۆن لەم هاوڵاتی عێراقیانە کە لە باشوور دەکەن بێن بۆ کاکە نەزگیر پێم بڵێ ڕجال یەکەم بینەران چاوەڕی وەڵامێکە بڵێ ئەم پارەیە لە بەغاو بەتان هاتووە نەخێر داهاتی ناوخۆی ئەم پارەیە هەمووی لە داهاتی ناخۆ حکوومەتی ئەوەم پێ بڵێ بەڵێ ئەمە هەمووی لە داهاتی ناخۆ هیچ پەیوەندی بە عێراقنە عێراق بۆ خۆی نەیتوانێت تاکو ئێستا پرۆژەیە کە بەسڕا گەورەترین مشکلەی ئاوی خواردنەوە هەیە تا ئێستا بەغدا نەیتوانێت پرۆژێکی شیرینکردنی ئاوی دەرێ وەکو وڵاتانی دراوسەی خۆ وەکو ئیمارات وەکو سعودیا ئاوی دەریا کە شیرین دەکەن و بۆ هاوڵاتی خواردن تا ئێستا عێراق پرۆژێکی لەم بابەتە شینە کردووە بۆ هاوڵاتیەکان چۆن بۆ ئێمە باش ئێوە وەکو حکوومەت بە پێویستان نەزانیوە بە خەڵک بڵێن وەڵامێکی ئەو هاش هوش و هەرایە بدەنەوە کە دەڵێن ئەم هەموو ملیارەها دۆلارە لە نەوت فرۆشتن و لە داهاتی ناوخۆ بۆ کوێ ئەڕوات یعنی بە پێویستان نەزانیوە جوابێکی ئەم خەڵکە بدەن و پێ بڵێن ئەلەما سەرفیەکەین یان لی نازانن بێگومان ئەو پارانەی حکوومەتی هەرێم کە سەرفی دەکا زۆر لەم پرۆژانە زیاتر لە کەرتی ئاو لە استراتیجەتی پلانی داهاتوی استراتیجی لە ئاو سەرف کراوە بێگومان ئێستا ئەم کابینەیە بە هەموو تەمەنی کابینەکان تر هەندی ئەم کابینێ بەنداوی گەورە دروست نەکراوە تاکو ئێستا ئەوەندە پۆندە دروست نەکرەوە کە لەم قەیرانە و لەو نەبوونی دارایی و لەم هەموو مشکیلە و ئەو هەموو مشکلەکە لە کەبوانەی لە سەرێکی حکوومەت بەڵام حکوومەت هەر ملی داوەتە بەرێ و هەر ململانەی کردووە و هەر بە دوای چارەسەر و پلانی استراتیجی بووە بۆ کەرتی باش با من ڕووبکەم ئەم دوو بەڕێزە پسپۆرە لە ئاسایشی ئاوە ئەم کاک دکتۆر ڕێبوار ئەمما مۆستا سەرمەدیش لە سلێمانی جەنابیش جوێن لێم بێت و هەمان پرسیار بۆ جەنابیشدا با لە سەرەتا لە دکتۆر ڕێبوار و دەست پێ بکەم سیاسەت و استراتیژی ئاسایشی ئاو چۆن گەڵاڵە بوو لەم کوردستانە ئایا تەنها وەکو کاردانەوەیەک بوو بۆ مەترسیەکانی گۆڕانکاری ژینگە یاخود ئامانج لێی گەشەپێدانی
ژێرخانی ئابووری کوردستانیش هەیە. بەڵێ زۆر سپاس لە ڕاستی دەمە بێن بە پێناسیەکی ئاسایشی ئەو بکەین بریتە لە دابینکردنی ئەو بە شێوەیەکی بەردەوام و لە ڕووی جۆر و بڕدواتر بەکارهێنانی لە پێداویستی خواردنەوە و کوشت و کاڵ و ئاودێری و هەتا دوایی بەڵام بە جۆرە کاریگەری خراپ یان کاریگەری نگەتیڤ نەکاتە سەر سیستەمی ئیکۆلۆژی ئەوە وەکو پێناسیەکی ئاسایشی ئاو لە ڕاستیدا بابەتی پاراستنی ئاسایشی ئاو یەکێکە لە کارە هەرە گرنگ و استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لەم کابینەیە من داتایەکم لایە دەمەوێت لێرە باسی بکەم لە بەس تەنها لە 5 ساڵی ڕابردوو 8 بەنداو تەواو کراوە لە ئێستادا 25 بەنداو لە هەرێمی کوردستان توانای خەزمکردنی ئاویان هەیە 12 بەنداو لە قۆناغی دروستکردنن و 42 بەنداویش پێشنیار کراوە کە دروست بکرێت ئەگەر بینە سەر پۆندەکان 56 پۆند لە قۆناغی دروستکردن لە ئێستادا 46 پۆندیان پێشنیار کراوە 23 پۆند بەس لە سەردەمی ئەم کابینەیە تەواو کراوە ئەوەش بەڕاستی پێمان دەڵێ کە لە دوورمەودا ئێمە لە ناو با بڵێن سیاسەتێکی ژیرانەی سیاسەتی بەڕێوەبردننی ئاوداین سیاسەتی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان بۆ دوو ئامانجە حکوومەت هەرێمی کوردستان دوو هەڵمەتی فراوانی دەست پێ کردووە یەکەم بۆ بنیادنانی ژێرخانی ئاو و دووەم بۆ باشتر خستن و باشتر بەڕێوەبردننی ئیدارەی سەرچاوەکانی ئەو دوو ئامانجە زۆر گرنگە تەوانەوە لە چیەوە گەڵاڵی کرد کاتێک با بڵێن هەموو ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بووە و دواتر زۆربوونی ژمارەی دانیشتوان و کەمی ڕێژەی دابارین هەستمان بەڕاستی بەو مەترسیە کرد و ئێمە دەشبینین لە زۆربەی شوێنەکانی خۆمان بەت شاری هەولێر ئاستی ئاوی ژێرزەوی ڕوو لە دابەزین بوو حکومەت بیری لەوە کردەوە کە چۆن بتوانین ئاسایشی ئاوی ژێرزەوی و سەرزەوی زیاد بکەین بەڕێگای دروستکردنی چەندین پرۆژەی استراتیژی وەکو پۆند و بەندا و هەروە چەندین پرۆژەی تر دواتر لێرە باسی دەکەین پرۆژەی با بڵێن فریاگوزاری ئاوی خێرای هەولێر ئەو پرۆژەیە دەتوانین بڵێن ئەوە دواتر دەتوانین دواتر بە تەفسیل باسیکەین بەڵام چەندین پرۆژەی تر هەیە لە هەرێمی کوردستان و هەروە پرۆژەشتر کە لە ئێستادا بەڕاستی جێگای دەستخۆشیە کە لە بەس لە خلالی ساڵی ڕابردوو تا ئەم ساڵ نزیکەی 7 پرۆژە بۆ زیندووکردنەوەی ئاوی ژێرزەوی دروست کراوە بە دروستکردنی چەندین چێکدام و پاراستنی ئاوەکە بەدەلەوەی ئاو لەسەر زەوی کۆ بکەینەوە ئەو جارێ ئاوەکە لە ژێر زەوی کۆ دەکەینەوە باشە مامۆستا سەرمەد گوێت لێمە جەنابەت بەڵێ کاک دکتۆر باشە قوربان مامۆستا سەرمەد هەمان پرسیار بۆ جەنابیشتە بەس پێش ئەوە پێم بڵێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە پرسوڕا بە ئێوە کات بە ئێوەی پسپۆر ئێوە قسەتان هەبووە لەم داڕشتنی ئەم استراتیژە و ئەم استراتیژە چۆن گەڵاڵە بوو ڕۆڵی ئێوە چی بووتایە؟ بەڵێ پێشەکی دەستخۆشی لە بەڕێز دەکەم کاک دکتۆر بەهاتی بەڕێز و هەر لە هەردوو میوانە بەڕێز و خۆشەویستەکەت کاک دکتۆر ڕێبوار و کاک نەزیر هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئەگەر بینە سەر بابەتەکە وەکو کاک دکتۆر ڕێبوار زۆر بە جوانی و بەڕوونی ئاماژەی پێدا و هەندێک داتای گرنگی خستە ڕوو خۆی زاراوەی ئاسایشی ئاو وەک استراتیژ زیاتر لە دوای 2020ەوە لەم کابینەیە ناسێنرا و کاری لەسەر کرا بە حکمیەوەی کە گۆڕانی کەشوهەوا بە شێوازێک هێندە خێرا بوو وە کێشەی کەمی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکە بەگشتی هێندە خێرا بوو پێویست بوو کە استراتیژی گرنگ و کاریگەر بگیرێتە بەر ئەگەرنا دەرەنجامی زۆر خراپی ئەبوو ئەوەی کە ئیستای بینین لە عێراق لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری خواروی عێراق ئەبینی لە پارێزگای میسان و
دیقار و ئەو پاقادسی و پارێزگاکانی تر کۆچی ژینگەی ئاوارە بوون زۆر یعنی زۆر بە خێرایی ڕۆئەدات و بۆ بە دیاردەیەکی دیار جاری وایە هەر لە هەمان پارێزگاوە هاوڵاتیان ناوچەکەی خۆیان ئاوی لێ نامێنێ و ئاویش سەرچاوی ژیانە بۆیە ئەوان زۆربیان بژێوی ژیانیان لەسەر پرۆسی کشتتوکاڵ و ئاودێریە کۆچەکەن بۆ هەندێک ناوچەی تر بێگومان ئەمەش چەندین دەرەنجامی زۆر خراپیە بێ وەکو ململانێ لەسەر سەرچاوەکان ئاوزەوی هەلیکار فشار لەسەر شارێک ئەو ناوچانی کە کۆچی بۆکەن پیسبوونی ژینگە بۆ هی قەرەباڵغیەوە لە دەستدانی بژێوی ژیان فشار لەسەر ژێرخان و خزمەتگوزاریەکان هەروەها زیادبوونی هەژاری و گژی و ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەمانە هەمووی درکی پێکراوە و استراتیژەکەدا ڕێژراوە تا ڕادەی ئیشی زۆر باش کراوە هەرچەندە ئەبێ ئەوە لە بیت نەکەین پێویستمان بەوەیە کە ئیشی زۆر باشتریش بکەین و کە کابینەی داهاتوو پێویستە استراتیژێکی بەهێزتر و کاریگەرتریش لەمەی ئیستاش بگرێتە بەرچکە گۆڕانکاری کەشوهەوا بە جۆرێک خێرایە لە دەرەوەی پێشبینی زاناکانی بواری هایدرۆلۆجی و گۆڕانی کەشوهەوایە. باشە کاکە مامۆستا سەرمەد پێم بڵێ گرنگی ئەم استراتیژە بۆ نەوەکانی داهاتوومان چییە؟ یعنی بیرتان لە نەوەکانی زۆر گرنگە استراتیژە؟ بەڵێ خۆی زۆر گرنگە کاک دکتۆر چونکە یعنی وەکو باسمان کرد پێش هەموو شتێ ئێمە بێت ئاسایشی ئاوی ئێستامان دابین بکەین بۆ ئەوی بتوانین لە دوای ئەوە هەنگاو بنین بۆ پلانی لۆنگ ترم پلانی دوورمەودا ئێمە ئەگەر یعنی هەندێک زانیاری باسکەین ئەوەی کە کاک دکتۆر ڕێبواریش و کاک نەزیری بەڕێزیش ئاماژیان بە هەندێکیدا لە ڕێی دروستکردنی بەنداوی بچووک و مامناوەند و پۆنت لەم چەند ساڵ لەم 4-5 ساڵی ڕابردووە توانراوە بەشێکی باش لە کێشەی هەندێک گوند و هەندێک ناوچە چارەسەر بکرێ ئێمە ئەمان بینی کە لە هەولێر و دەوروبەری کێشەی گەورە هەبوو بەشێک لە هاوڵاتیان دەستیان ناگەیشت بە ئاو بە پەنایانە بەر بۆی کە داوایان لە بەرپرسانی حکومیە کرد کە کێشەکانیان بۆ چارەسەرکا و بارودۆخی ژیانیان قورس بوو ئێستا پرۆژەی فریاگوزاری خێرای شاری هەولێر بە جۆرێک دیزاین کراوە کە توانای دابینکردنی لە 160 هەموو ئاوی هەولێری هەیە ئەو حساباتەش کراوە کە لە سایت چلەکەی تر لە ڕێی پرۆژەی ئیفرازی 1 و 2 دابینەکرێ بەم جۆرە لە 100 هەولێر لە کێشەی کەم ئاوی چارەسەر بوو هەموو هاوڵاتێک دەستی ئەگا بە ئاو ئێستا ئێمە کە ئەم استراتیژە جێبەجێ کراوە دوای ئەوە هەنگاوی ترمان لە پێشەویژەوەیە پلانی دوورمەودا دابڕێژین داڕشتنەوەی سیاسەتی ئاو بە شێوازێک کە هەماهەنگتر و گشتگیرتر بێ ئەوەی کە لە زاراوەی زانستیە پێی ئەڵێن Integrated Water Resources Management پلانێکی گشتگیرتر یەکگرتووتر و حساباتی ورد و دقیق بکرێ لە بڕی بەکارهێنانی ئاو بۆ خواردنەوە بۆ بەکارهێنانی ڕۆژانەی هاوچەرخی هاوڵاتیان بۆ سێکتەری کشتتوکاڵ بۆ سێکتەری پیشەسازی و سێکتەرەکانی تر و باڵانسێک ڕابگیرێ و سیستمێکی چاودێری بەهێزیش هەبێت بۆی کە بتوانین ئاسایشی ئاو نەک هەر بۆ ئیستامان کە زامنکەی بۆ چەندین ساڵی داهاتوو بۆ 5 ساڵی داهاتوو بەلانی کەمەوە زامنیکەین وەک بەڕێزت ئاماژەت پێدا ئەگەر تووشی وشکە ساڵیش بین ئێمە کێشەمان نەبێت لە دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیان بگشت سێکتەرە جیاوازەکان. زۆر سپاس کاکە نەزیر دێمە لە جەنابێت بە کورتی بەر لەوەی راپۆرتێک هەیە ئینهاوزێکمان هەیە لەسەر ئاوی فریاگوزاری خێرایی هەولێر بەر لەوەی ئەوە پیشان بدەین بە کورتی پێم بڵێ بایەخی ئەم پرۆژیە چییە تێچۆکەی چەندێکە و دووری سەرچاوەکەی لە ناوەڕاستی هەولێر و چەندێکە چەند دوورە سەرچاوەکە ئەم پرۆژەیە خۆی هەولێر هەڵکەوتەی هەولێر هەڵکەوتەکچی زۆر باشەیە چونکە ئەم شارە کەوتۆتە نێوان هەردوو زەی گەورە و زەی بچووک سەرڕای ئەمە ژێر خاکەکەی باشترین حوزی ئاوی ژێرزەوی حوزی ئاوی ژێرزەوی دەشتی هەولێری لە خۆگرتووە کە ئەما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە کە لە حوزە هەرە گرنگ و نایبەکانی ئاوی ژێرزەوی کە ئاوێکی زۆری تێدا و ئاوەکەشی بڕ و جۆرەکەی زۆر باش و شیر بوو باش بوو بەڵێ ئێستاش هەر باشە ئێستا بەس بەشی باکوورەکەی مەترسی لەسەراگەنە ئەوەکەی تری هەر وەک خۆیتی ئەم حوزەی ئاوی ژێرزەوی 3200 کیلۆمەتر ڕوبەرەکەیتی هەر تەنها ناو شاری هەولێر نییە ئەمە سنوور دراوە لەلایەک بە زەی بچووک لە لای پردێ لە لایەکەی تری بە زەی گەورە
لەلایەکی بەبەستی بەستۆڕە، لەلایەکی بە بەرزایەکانی تارین، لەلایەکی بە تیای زورکەزراو، ئەمە هەمووی یەک تەبەقە و یەک پارچە و یەک کوتلەیە حەوزی ئاوی ژێرزەوی هەولێری. سەرچاوی ئەم پرۆژەیە لە چۆ دێت ئاوەکەی؟ ئاوەکەی لە ئەم پرۆژەیە خۆی لە دوو پرۆژەی لاوەچی پرۆژە سەرچیەکەی ئاو لە بەش لە زەی گەورە وەردەگرێت، پرۆژەکەی تری لە زەی بچووک وەردەگرێت. بەڵام ئەوەی زەی شانازیەکەوە شادەماری ئاوی کوردستان لە زەی گەورەیە، چونکە سەتاشێستی سەرچاوی ئاوەکانی لە ناو هەرێمە، سەتاچلەکەی تریشی لە ناوچە شاخاویەکانی کوێستانەکانی وڵاتانی تورکیا و ئێرانە، بەڵام لەبەر سەختی شوێنەکانیان ناتوانرێت کا دەستکاری سەرچاوەکانی بکرێت. ئەم پرۆژەی سبەینێ ئەکەوێتە کار و ئاوە گەێنتە ناو هەولێر؟ بەڵێ ئەما لەسەر زەی گەورەیە، لەسەر زەی. چەند کیلۆمەتر لە هەولێر دوورە؟ 33-35 کیلۆمەتر زەی گەورە، لە 5 کیلۆمەتر لە هەولێر دوورە. بە بۆری تیرەی بۆڕی تیرەکانی جیاوازن. ئەمەش لە دەورەی شەقامی 120 متری، لە ناوبینی شەقامی 120 متری و 150 متری لە قۆناغی یەکەم ئەو کەم و کورتیانەی ئاوهەیە لەو شوێنانە بە خۆشحالیەوە هەمووی پڕ دەکاتەوە. ئەم ئاوە هەمووی ترومپا و مزەخی لەسەر لە ڕێگات؟ باڵێ هەمووی بە قۆناغە تەحویلی یەک دەگرێ بەرێ قۆناغەکە ئاوکە تەسفێ دەکرێت و باشێوازێکی بەڕاستی ڕاپۆرتێکی وردم لە بەردەست نییە پرۆژەکەی، بەڵام یەکێکە لە پرۆژە هەرە نایەبەکان بە شێوازێکی مۆدێرنترین شێواز بنیات ناو دروستکراوە، هەموو حیساباتی چی بۆ کراوە پێشەوەی. بەڵام ئەوەی ماوەکە پرۆژەکە قووەتی پرۆژەکە زیاد دەکات، پێویستە حکوومەتی هەرێم ئەو هەموو کارانە چاکە کردوێتی لە کابینەی داهاتوو تەنیا کە تەمەنی درێژ و ئیدامە دەدات بەم پرۆژانە، ئەویش بە دروستکردنی بەنداوێکە لەسەر زەی گەورە، چونکە وەکو ئەوەی بینیمان لە 2 ساڵی ڕابردوو پێشنیازکراوە ئەمە بێگومان پێشنیازکراوە بە تەمابوون لە منداوە بکرێت، بەڵام لەبەر هەندێک گرفت و ئەوانە ئەو بوو ئەم بەنداوە گوازراوە بۆ ناوچەیەشتر لە خوارەوە گۆپال. ئەگەر لە گۆپالیش بێ هەر باشە، چونکە ئەمە وەکو 2 ساڵ بەر و لە ئێستا بینیمان ئاوی زەی گەورە نزیکەی 40 ڕۆژ ئاوەکەی شێلوو بوو لە بەرگۆڕانی کەش و هەوا و لەم جۆرانە کە لەم حالەتانە ئەگەر هیچ سەدەیەکی لەسەر نەبێ ئەم ئاوە بە هەر شێلو بێ هەر شێلو بێ، بەس ئەگەر بەنداوێکی لەسەر دروست کرابە ئەم ئاوە شێلو نەدەبوو. ئەمە ینی ئەمە پاڵپشتێکی زیاترە بۆ پرۆژەکە. لەگەڵ بینەران ئینهاوزێکمان هەیە لەسەر پرۆژەی ئاوی هەولێر، پیشانمان بدەن بیبینین. چیرۆکە ناخۆشەکانی کەماوی کۆتاییان هات. لێرەوە تا 30 ساڵی دیکە هەولێر ماڵ ئاوایی لە کێشەیەکی تاقت بڕووکێن دەکات. ڕۆژی 8 دەی 2024 کاتێ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کوردستان بەردی بناغی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێری دانا، پلانەکە ئەوە بوو لە ماوەی ساڵێکدا پرۆژەکە تەواو بکرێت، بەڵام هێشتا لە مانگی 7 و 3 مانگ زووتر پرۆژە استراتیژیەکە بەشی زۆری کارەکانی کۆتایی هات. بڕیارە ڕۆژی یەکشەممە 27 سەرۆکوەزیران مەسرور بارزانی هێڵی یەکەمی پرۆژەی فریاگوزاری بکاتەوە. ئەم هێڵە شەقامەکانی ڕەشکین تا کۆیە بە دیوی دەرەوەی 120 متری ئاویان بۆ دەچێت و چیدی ئەم ناوچەیە کەم ئاوی بەخۆیەوە نابینێت. بەپێی دامەزراوەی نیشتیمانی بۆ بەرەمێنانی ئاو، هەر هاو نیشتیمانیەک ڕۆژانە پێویستی بە 250 لیتر ئاو هەیە، بەڵام پرۆژەکەی ئاوی هەولێر بۆ هەر تاکێک 450 لیتر ئاو دابین دەکات. پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە سەرزەی گەورە بە گوژمەی 470 میلیۆن دلار بنیات نراوە. جەبەجێکاری پرۆژەکە هێمن گروپ و 100% تەواوی کارەکانی بەدەستی کرێکاری خۆماڵی. پرۆژەکە ڕۆژانە 480,000 متر سێجا ئاو بەرهەم دەهێنێت کە دەکاتە 3,191,000 بەرمیل ئاوی سازگار و شیرین. ئەو ئاوەی لەم پرۆژەیە بەرهەم دەهێنرێت نزیکەی 37 هێندەی بەرهەمێنانی ڕۆژانەی ئاوی سێ پرۆژە ئیفرازەکەیە بەیەکەوە. ئەم ئاوە زۆر و زەوەندە لە ڕێگەی 20 عەمباری گەورە کۆگا دەکرێت کە هەر عەمبارێک 300,000 متر سێجا ئاو لە خۆ دەگرێت. پرۆژەکە دەتوانێت لە کاتژمێردا 20,000 متر سێجا ئاو بپاڵێوێت. ئەم ئاوە بەهێز و زۆرە لە ڕێگەی بۆریەکەوە دەگوازرێتەوە کە تیرەکەی مەترێک و 6 سانتیم دەبێت.
بڕیاریشە لە ماوەی 14 مانگ تەواوی کارەکانی پرۆژەکە بە کۆتایی بێت. ئەم پرۆژەیە دەتوانێت 160 ئاوی هەولێر دابین بکات و 140 تریش لەلایەن سێ بۆریەکەی ئیفرازەوە دەبێت. بەمەش گرفتی کەماوی بەیەکجاری لە شاری هەولێر چارەسەر دەکرێت. بۆ ئەو برادرانەی کە شەو ڕۆژ هاوارەکەن داهاتی ناوخۆ بۆ شوێ دەچێ، ئەوە یەک لە سەدان یەک پرۆژە لە سەدان پرۆژە تەنیا ئەو پرۆژێ 470 ملیۆن دۆلاری تێدەچێت. کاکە دکتۆر ڕێبوار، گرنگی تۆ وەکو پسپۆرێک لە ئاسایش ئەوە گرنگی ئەم پرۆژەیە چییە؟ ئەمە هەروە بۆ کەمالیات کراوە، ئەمە بۆ خۆنواندنە، یعنی بەس بۆ ئەم کابینە بڵێ من ئیشم کردو ئەمەی کردووە، یان ئەمە بەڕاستی ئەمە خوێنبەرێکی خوێنبەرە شریانێکی ئەساسیە بۆ پایتەختی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم پرۆژێ وەکو شادەماری دابینکردنی ئاودا دەندرێت بۆ شاری هەولێر. ڕاستە پێشتر شاری هەولێر زیاتر پشتی بە ئاوی ژێرزەوی دەبەست، لەبەرەوەی ئێمە هیچ حدودێکی ئاویمان نییە لەگە وڵاتانی دراوسێ، بۆیە زیاتر پشت بە ئاوی با بڵێن ژێرزەوی بەسرەوە. بەڵام ئێستادا ئەم پرۆژەیە لەسەر یەکێک لە ڕووبارەکانی وەکو زەی گەورە کە ڕادەچێشرێ لە سەعاتێکدا 20,000 مەتر سێجا ئاو بۆ هەولێر دابین دەکا کە لە ڕۆژێکدا 480 مەتر سێجا دەکا. ئەوەش لە ڕاستیدا گرنگی و پرۆژەیە لە چدا دەبینینەوە، دەبێتە هۆی داخستنی نزیکەی 1000 بیر لە هەولێر، چونکە بەڕاستی ئاوی ژێرزەوی ناکرێت بە هیچ شێوەیەک لە شێوەکان بەکاربێنێت ئەگەر تۆ سەرچاوی ئاوی سەرزەویتە بوو و ئاوی ژێرزەوی پێویستە هەڵبژێرێ بۆ نەوەکانی داهاتوو. ئەمە یەکێک لە با بڵێن لە گرنگیەکانیەوەیە کە دەبێتە هۆی بوژانەوەی ئاوی ژێرزەوی بەداخستنی ئەو بیرانە. ئەمە لە ڕوەک دەمەوێت بەڕاستی چەند کۆستی چەند بەنداوێکم نووسیوە لە لای دێنە سەر ئەوانە. بەس باکە لە مامۆستا سەرمەد بپرسم، مامۆستا سەرمەد، وەک کاک دکتۆر ڕێبوار ئەڵێ یەکێک لە گرنگیەکانی یەکێک لە ڕووە بایەخدارەکانی ئەم پرۆژەی ئاوە استراتیژیە بۆ ناو پایتەختی هەرێمی کوردستان ئەوەیە کە 1000 بیر دادەخرێت، واتە 1000 بیر پێشتر هەتا ئەم دەقیقەی قسەی تیاکەین ئاوی لێ دەرهێنرێ، لە سبەینێ بە دواوە ئیتر ئاو لەوێ دەرناهێنرێ، واتە هەر ئاوێک بێت بە بارانە و بە حرەکەی ئاوی ژێرزەوی ئەو بیرانە پڕەکاتەوە. ئەمەوێت لە جەناب پرسم، جگە لەم شێوازە هیچ تەکنۆلۆژیایەکی تر هەیە بۆ ڕۆکردنەوەی یا جێڕانەوەی ئاوی سەرزەوی بۆ ژێرزەوی؟ و ئایا ئەگەر هەیە لە کوردستانە ئێمە پەیڕەومان کردووە و حکومت هیچی لێ دەزانێت؟ بڵێ دەست خۆش کاک دکتۆر، وەکو ئاماژەی پێکرانی ئەم پرۆژەیە لە هەموو خاڵەکان بەلای منەوە گرنگتر سەقامگیری کۆمەڵایەتیە، چونکە کاتێکە هاوڵاتیان لە بەشێکی شارەکانە دەستیان نەگا بە ئاو، بێگومانەمە کاریگەری لەسەر سەقامگیری گشتیەکە، بۆیە کە تۆ سەقامگیری کۆمەڵایەتی دزامن کرد ئەتوانی فۆکسکەیتە سەر لایەنەکانی تر. خاڵێکی تری پێشەوەی من باسی ئەو تەکنیکانی کە بەڕێزت پرسیارت لێکردن باسی بکەم، ئەوەی کە گرنگە ئەم پرۆژێ وا دیزاین کراوە کە سیستمی پاڵاوتن و فلتەرکردن و کلۆرکردنی بە پێی ستانداردی جیهانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO، هەروەها بە پێی ستانداردی عێراقیشە و بڕێکی زۆر لە زیاتر لە 480 کیلۆمتر بۆری ئەسیلین و سپایرۆڵی تیا بەکاراتەوە، کە ئەو بەڕێزانی لە دیزاینە شارەزان ئەزانن کە ئەمە لە گەورەی ئەم پرۆژەیە تێگەن. بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە بەڵێ بێگومان، یعنی وەکو کاک دکتۆر ڕێبوار ئاماژەی پێدا، ئەمە جگە لەوەی کە تۆ ئاودابینەکەی بۆ تەواوی هاوڵاتیانی
پارێزگای هەولێر لە هەمان کاتە ئاوی ژێرزەویش کە ئێمە لە ساڵانی ڕابردووە بە شێوەیەکی گشتی بە میکانیزمی نازانستی و ناتەندروست بەکارمان هێناوە بۆتە هۆی ئەوەی کە بە بەردەوامی ئاستەکەی دابەزێ. ئێمە لە 20 ساڵی ڕابردووە ئاوی ژێرزەوی بە بەردەوامی لە هەموو هەرێمی کوردستانە ڕووی لە دابەزین کردووە ئیلا ساڵی 2018 نەبێ بۆیە ئەو بڕەبادانە زۆری کە باری. بۆیە ئێستا پێویستمان بۆیە کە قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە کە گەیاندومانە بە ئەم سامانە گرنگە کە ئاوی ژێرزەویە کە نابێت دەستی بۆ بدرێ ئیلا لە حاڵەتێکان نەبێت کە ئاوی سەرزەوی بەردەست نەبێت. خۆشبەختانەی ئێستاوە ئاو بەردەستە بۆیە ئەکرێ تر فۆکس خەینە سەرەوەی چی بکەین بۆی قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە. طبعاً تەکنیکی زانستی مۆدێرمان زۆرە. یەکێک لەوانە پێوترێ دیپ ئینجەکشن وێڵ کە ئەمە بیری ئەندازیاریە دیزاین نەکرێ بە شێوازێ بۆ پڕکردنەوەی چینەکانی ژێرزەوی لە ڕێی ئاوی سەرزەویەوە بۆ نمونە لە ڕێی کۆکردنەوەی ئاوی بارانەوە گەیاندنی بە چینەکانی ژێرزەوی. چکە کاک دکتۆر بەهات ئێمە ئاوی ژێرزەوی چۆن پاراو ئەبێتەوە، ینی ئێمە یەکێ لە کێشە سەرەکیەکانمانەوە بۆ کە دەستمان بردۆ بۆ ئاوی ژێرزەوی چەند ڕێنمایەکی زانستیمان ڕەچاو نەکردووی کە لەوانە مەسافەی نێوان بیر ئەبێ بەلایانی کەمە 400 بۆ 500 متر بێ. ناوچەمان هەیە مەسەن لە سلێمانی لە هەولێر لە خلالی 500 مترا 5-6 بۆ 7 بیریش لێ درراوە کە ئەمە بێتە هۆی زیان گەیاندن بە چینەکانی ژێرزەوی و چینی ئاو هەڵگر. کاتێکە باران ئەبارێ بارانەکە ڕووی زەوی ئەم بارانە هەڵەمژێت و شۆڕێکاتەوە بۆ خوار خۆی بە نێو بەرد و نیشتوەکاندا ئەڕوا تاگاتە چینێک کە ئەو چینە کونیلەیتیانێ پێوترێ چینی ئاو هەڵگر. ئێمە ڕێمان ئەوەندە ئاومان دەرهێناوە ڕێمان نەداوە ئەو چینی ئاو هەڵگرە پڕ بێتەوە. بۆیە ئیستا کاتی ئەوەیە کە تەعویزی بۆ بکەینەوە لە ڕێ ئەم تەکنیکە ئەندازیاریانەوە. تەکنیکی ترمانەیە ئەگەر ئەم تەکنیکی کە باسم کرد احتیمال لە تێرچووی زۆر بێ لە بارودۆخی لەوانەیە لە بارودۆخی ئابووری ئێستاماندا نەتوانین ئەگەر یعنیەوە زیاتر بەرپرسانی حکومی ئەزانن ئەگەر تاچەند بوجە بەردەست بێت چکام تەکنیکێکی وردیشە و ئەگەر وەکو بە چاودێری وردی زانستی ئەنجام نەدرێ احتیمالە زیان بگەێنە بە چینەکانی ژێرزەوی. تەکنیکی ترمان هەیە وەکو پەرکولیشن پۆند چێک دامز. ئەم تەکنیکانش هەردیسانەوە سترەکچەر و پێکهاتێک دروستەکەین کە ئاوی تێدا گلە درێتەوە و بە شێوازێکی سروشتی ئاوەکە دزا کاتە ناو چینەکانی ژێرزەوی و پڕیەکاتەوە. بەڵام بێگومان پرۆسەکە پێچێ گرنگترین خاڵ ئەوەیە کە ئێسێمە دەستمان پێ کردووە ئەتوانین لەو قۆناغێن کە فۆکسمان چونکە کاتێک کە تۆ توانی ئاو دابینکەی بۆ هەموو کۆمەڵگە ئەنجا توانی فۆکس خەتە سەرەوەی قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە کە پێشتر گەیاندومانە بە سامانی ئاوی. باشە من پرسیارێکم هەیە وەڵامەکەی لای خۆت ئامادە بکات تا دوایی دێمەلات. حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕاوێژ بە کەسانی پسپۆری وەکو جەنابێت لە زانکۆکانی کە لە سنتەرەکانی توێژینەوە چەند سوودی لێوەرەگرێت چەند ڕاوێشتان پێکات چەند بە قسەتانەکە ئەوە هەڵگرە وەڵامە بۆ دوایی بیرمان نەچێت. کاکە نەزیر داخستنی 1000 بیر لە هەولێرە تۆ وەکو پسپۆرێک لەم بوارە معنای چییە؟ چی دەگەینێت؟ ئەمە بێگومان مای خۆشحاڵیە ئەم 1000 بیر داخستنە ئەمە وا ئەکاتکەوە ئەو ئاوەی کە ئێستا لە حوزی دەشتی هەولێر لە هەندێک شوێن کە قوڵایەکەی تا 2000 متر ئەتوانین ئاوی لێ دەرکەین ئەمە وەکوێ دەکەیت بمینێتەوە لە ژێر هەولێر. ئەمە بۆ حاڵەتی تنگانە وردە لەگەر هەداخستنی ئەم 1000 بیرە ئاستی ئاوی ژێرزەوی زارێکتر دووبارە پاراوە بێتەوە. ئەمەش ساڵانە بە راپۆر داوا لە وەزارەتی مالیە و لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی کشتتوکار و سەرچاوەکانی ئاو لە پارێزگا دەکەینکەوە فۆکەس بێخنە سەر ئەو شوێنانەی لە بەشی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر بۆ نمونە ناوچەکانی بەرزایەکانی مەلا ئۆمەر و بێستانە و کەس نەزان و ئەو شوێنە بەرزانەی ڕۆژهەڵاتی هەولێر چونکە ئاوی هەولێر لەم شوێنانە لە نێو چینەکان لە بەفر و باران وردە جوولە ئەکات و دێت لە ناو چینەکان لە ژێر زەوی لە هەولێر و لە دەشتی هەولێر لە دەشتایەکانی ئەچێت بەناو قوڵایی زەویدا دەڕوات و لە ناو چینەکان کۆ دەبێتەوە. لێرە پرسیارێک دێتە پێش ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی هەولێر هیچ هینتێکتان هەیە هیچ ئاهەنگیەکتان هەیە ڕاوێژکاریتان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان؟ بێگومان ئێمە کۆبوونەوەی خولیمان هەیە تەنسیقێکی زۆرمان لەگەر زانکۆکان هەیە لەگەر زانکۆیەکانی خۆمان و زانکۆیەکانی دەرەوەش ئەمە کار ئەو هەنگاوانە دەڕێت هەمووی بە ڕاوێژی زانستی لەگەر زانکۆکان لەگەر باشە وەکو زانیاری تەبێ بەێ دەنگ و باسی ئاوی ژێرزەوی سلێمانی چییە؟
ئاوی ژێرزەوی ئەمە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری بکەن ئاوی ژێرزەوی بەستراوەتە بە گۆڕانی کەشواوە بۆ نمونە ئێستا حاليا ئێستا واقعی حاڵی سلێمانی وەزعی ئاوی ژێرزەوی لە هەموو کوردستاندا لە هەموو کوردستان دەتوانین بڵین ئاوی ژێرزەوی لە قۆناغێکی زۆر خراپ و مەترسی داردایە چونکە ئەگەر 40 ساڵی ڕابردوو باران سەیری باران بکەین تەنها 2 سار باران بە شێوەیەکی وا هاتووە کە ئاوی ژێرزەوی پێپارا بێت ساڵی 2017 بوو ڕێژەکەی زۆر بوو لەگەڵ ساڵی پار لەم 40 ساڵی ڕابردوو سارێک باران بەو شێوەیە نهاتوە کە ئاوی ژێرزەوی بتوانێت خۆی پێپارا و بکاتەوە هەر کەم سەرباری دەرهێنانە زۆرەکەی ئەم دەرهێنا ئەمەش دەگەڕێتەوە بۆ گۆڕانی کەش و هەوای گۆی زەوی بۆ نمونە ئەو کوورەنەوەیانەی لە ئەوروپا کەوزەی زۆری پێبەرەندێن کاردانەوەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئێمە دەرەکەوێت گۆڕانی کەشوا و کەمی باران و بازەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیدات سەرڕای ئەمەش عێراق خۆی هەڵکەوتەی جیۆلۆجی و جوگرافی عێراق ئاوایە ئاو لە تورکیا وەرەگرێ لە سەرزەوی و لە ژێرزەوی لە ئێران وەرەگرێ لە سەرزەوی و لە ژێرزەوی لە ئوردن وەرەگرێ لە سووریا وەرەگرێ لە سعودیە وەرەگرێت تا کوێت هەر جیرانی خۆتی لە لێواری بەحرا عێراق ئاوی ژێرزەوی لەم وڵاتانە لە هەمووی لە ژێرە چونکە پێکاتە جیۆلۆجیەکەی نیویە لە هەموو لایەک ئاو جوولە ئەکات لە ژێرزەوی ئاوی سەرزەوی و ژێرزەوی بۆ عێراق دێت ئێمە پێشبین دەکەین وەکو زانستی جیۆلۆجیەکە ڕێژەیەکی یەدەکی یەکجار زۆر ئاوی ژێرزەوی لە بیابانەکانی عێراق لە ناوەڕاست و لە جنوبی هەبی لە ژێرزەوی بەڵام عێراق تا ئێستا خەمی لێ نەخواردەون وەکو لیبیا توانی ئەو ئاو ژێرزەوی لە باشوورەکەی هەیە دەری بکە بە ڕێگەی پرۆژەوەکو ئەو پرۆژە ئێستا بۆ هەولێر دێت لە ڕێگای بۆ ڕێی و پەمکردن گواستیەوە بۆ ئەو شوێنانی کە ئاویانە و گرفتی ئاویانەیە و سوودیە و عێراقیش بە هەمان شێوە ئاوی ژێرزەوی لە چینەکانی عێراق زۆر هەیە چونکە جوگرافیەکەی وایە بەڵام ئیدارەیەکی خراپی کاک دوکە ڕێبوار تەکنۆلۆژیای سازگارکردنی ئەوەی کە لە زمانی شعبیە پێڵن شیرینکردنی ئاو تەحلیە خود ڕاستن لە کوردیا ئەبێ پێی بوترێ سازگارکردن یعنی چونکەڵی ئەمە ئاوێکی سازگارە ئەمە ئاوێکی ناسازە ئەو تەکنۆلۆژیای سازکردنی یا سازگارکردنی ئاوە و ئاودێری زیرەک لەسەر وەزنی ژیری دەستکرد و ژیری زیرەکی دەستکردەوە ئەو ئاودێریە زیرەکە و سازگارکردنی ئاوی شێلا و ئاوی قوڕا و ئاوی توزانم حتا دەریاش هەتا چەند لای ئێمە بۆتە خەم هیچ پلانێک هەیە لەم ئیشە لەم بوارە بڵێ بە تاکیدە ئەو ئەوانەی کە لە بۆ با بڵێن شاری هەولێر دێ لە پرۆژەکانی ئیفراس بە مەرحەلەی سازگارکردندا دەڕوایە یەکەم جار ئاوەکە وەردەگیرێ دواتر دەپاڵێورێ دواتر ئەو با بڵێن ئەو مادانەی تێدەکەن کە میکرۆبکوژە و بەکتریا زیان بەخش کوژەکانە دواتر دەنێردرێ بۆ شار بەڵام بینە سەر با بڵێن تەکنەلۆژیای زیرەک لە کوشت و کاڵ بەڕاستی لە ئێستادا ئێمە لە حاڵەتێکی باش نین بەڵام پێویستە وەزارەتی کوشتتوواڵ و سەرچاوەکانی ئاو تەکنۆلۆژیای زیرەک بێنێ لەمە دووە تەکنۆلۆژیای زیرەک بەکاربێنێ بە کە پێی دەوترێت دریپ ئیریگەیشن خاستن لە ئێستا بۆ نمونە لە زۆربەی وڵاتەکان لە لای خۆت بەرمەجەی دەکەی بۆ نمونە حەقڵەیەکیت هەیە هەر حەقڵێکی بۆ نمونە هەر بەروبوومێکە کە چاندوتە بۆی دایدەنێەوە بۆ نمونە ئەوەندە درۆپە لە خلالی ئەوەندە سەعاتە بڕوە بۆ ئەو بەرهەمە تۆ بە دیجیتەڵی دایدەنێەوە ئیتر سیستەمە بۆ دایدەنێەوە بەپێی ئەو سیستەمی بۆ داناوە ئەوەندە سەعاتە ئەوەندە درۆپە ئاوەی دەدا بەو بەروبوومە جا گرنگە وەزارەتی کوشتتوواڵ و سەرچاوەکانی ئاو بیر لە تەکنۆلۆژیای زیرەک بیر لە تەکنۆلۆژیای با بڵێن وەڵام من ئیزافێکم بێ وە قساکی جەنابەت گرنگە ئێوەی پسپۆریش زوو لەسەر ئەم بابەتە قسە بکەن و بڕۆن یەخەی وەزارەتی کوشت و کاڵ بگرن بڵێن ئەمە هەیە ئەم تەکنۆلۆژیایە هەیە ئێمە دەتوانین ئیدارەی بکەین ئەتوانین فێرتان بکەین چۆنیشی پێکرێ
سوودەکانیان تێبگەێنن بۆ کە ڕەنگە نەزانن بەڕاستی لە توێژینەوەکان کاتێک کە ڕاستپاردەکان دەنووسین هەموو بابەتانە لەبەر چاودەگرین بە دڵنیایەوە جوتیارەکان ببورە کاک شێخ سەرمەت پرسیارێکم لێ کردی وتم حکومەت دام و دەستگاکانی حکومەت ئاودێری کشت و کاڵ توزانم سەرچاوەکانی ئاو پرسوڕا بە ئێواکەن ئێوە ڕۆڵتان چی لەم پرۆژانە اینجا پێشم بڵێ ئەو با بڵین ئاودێری زیرەکە لە هەرێمی کوردستانە چەند گرنگە یعنی بۆ نمونە ئەو کاک ئازادمان هەیە جوتیارە نمونەیەکە لە خەڵکی هەڵەبجە یعنی من چەند جار قسەم لەگەڵ کردووە بۆ هەندێک بابەتی تایبەت وتوێتی نەکەی ئاوی زۆری فلان شت بدەیت کە ئێمە بەعکسەوە تێگەشتون وامان زانیوە ئەبێ غەرق کرێ لە ئاوە ئەو ئەڵێ ئەبێ بە دڵۆپ ئاو بدرێ ئەو وەختە باشتر خۆی دەگرێ ئەو وەختە بەرهەم بەروبوومەکەی بەتامترە بێت نەخۆشی لێ دروست نابێت ژێر ئەرزەکەی داناڕزێ یعنی جوتیارێک بۆ ئەمە بزانێت بۆچین ئەمە گشتاندنی بۆ نەکرێەوە بکرێتە کەلتورێک و تەکنۆلۆژیاکەشی بۆ بهێنرێت ئاودێری لە کوردستاندا بە شێوەیەکی زیرەک بکرێت و ئەو هەموو ئاوە بە فیڕۆ دەچێت ئەروە بە فیڕۆ نەڕوا و گلی بدەینەوە. بەڵێ طبعاً کاک دکتۆر دەست خۆش و پرسیارە زۆر گرنگە بۆ یەکێکە لەو خەلەلانی کە هەمانەوە لە چەند ساڵی ڕابردووە چارەسەر نەکراوە ئێمە بڕێکی زۆر لەو ئاوەی هەمانە لە ڕێی پرۆسی ئاودێریەوە لە دەستی ئەدەین بە فیڕۆی ئەدەین بۆ چکە وەکو بەڕێزە داماژت پێدا تا ئێستا سیستمی ئاودێری زیرەک جێبەجێ ناکرێت گرنگی سیستمی ئاودێری زیرەک لەوایە کە لە ڕێی پایپ سیستمی پایپ و تیوبی باریکەوە دڵۆب ئاوە گەێنرێ بەڕێگی ڕووەکەکە و ئەوەندەی پێویستی پێێتی بەرمەجاکرێ ئەمە ئەوەی گرنگەکە ئێمە کاتێکە سیستمی ترادیشنال بەکارێنین ئەو هەموو ئاوە ئەڕژینە ناو ئەو زەویە کشت و کاڵیەوە بڕێکی زۆر لەو ئاوە بەهۆی گەرمی هاوین و بەرزبوونەوەی پلەی گەرماوە لە ڕێی پرۆسی بە هەڵمبوونەوە بە فیڕۆ چێت یعنی ئێمە لە هەمان کاتە بڕێکی زۆر ئاو سەرفەکەین و بەروبوومی کشت و کاڵی کەمتریش بەرهەمەێنین و کوالیتەکەشی نزمترێک وەکو بەڕێست ئاماژت پێدا تا ئێستا سیستمی ئاودێری زیرەک جێبەجێ نەکراوە پێویستە گرنگە کە لەمە دووە حکومەت بیخاتە پلان و کارنامەی خۆیەوە چکۆکو ئاماژەی پێکرا لە زۆربەی وڵاتان ئێستا پشتی پێ بەسری ئەمە لە ڕێی سیستمی ئاودێری زیرەکەوە ئەتوانین لە 30 بۆ 70 بەو ڕێژەیە بەپێی ئەو تەکنیکەی کە ئینستاڵەکرێ لە 30 بۆ 70 ئاو بتوانین لە بەفیڕۆدان بپارێزین و بەکاری بێنین بۆ سێکتەرەکانی تر و دەوڵەمەندتر بین پێی بۆیە گرنگە ئەم بابەتە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەنسبەت پرسیارەکەی بەڕێزی شت نازانمیستە وەڵامت بەمەوە لە بەڵێ ڕاستەکەی هیوادارم کە ئەم پرسیارە زۆر گرنگە هیوادارم لە ڕێی ئەم بەرنامەی بەڕێستانەوە ئەم پەیامەمان بگات بەداخەوە تا ئێستا یعنی ئەم پرسیارە زۆر گرنگە زۆربەی زۆری تەمان پێم خۆشە لە چەند خاڵێکان لە ماوەی کەمتر لە 2 دقەیە ئەم بابەتە ڕوونکەمەوە زۆربەی زۆری ئەو توێژینەوانەی کە لە زانکۆکانی کوردستان بڵاوەکرێتەوە لە جۆرناڵە لۆکاڵەکانە بڵاوەکرێتەوە بە پرۆسەی چاودێری بە پرۆسەی پێداچوونەی وەدا تێناپەڕێ بۆیە کە بڵاوەکرێتەوە جێ ئەوە نییە کە متمانی پێ بکرێت کاری لەسەر بکرێت ئەو ناڵم هەمووی زۆری نیە و کاک دکتۆریش لەوانەیە باشتری ئاگادار بێ ئەو توێژینەوانی کە بە پرۆسەی پێداچوونەی وردی زانستی و لەلایەن زانە و پسپۆڕی ئەو بوارانە و پێداچوونەی پیاوکرێت پاشان بڵاوکرێتەوە لە جۆرناڵە زانستی ئازبەرزەکانی جیهاندا ئەوەش لە بازنەیەکی ئەکادیمیا ئەمێنێتەوە و ناچێتە بواری داڕشتنی سیاسەتی ئاوە بەداخەوە بۆ چکە تا ئێستا لینکێکی بەهێز نییە لە نێوان توێژەرانی زانستی و پسپۆڕانی بواری ئاسایشی ئاو لەگەڵ لایانی پەیوەندیدار تا ئێستا ئەو لینکە نیە ئەوەی هەیە علاقاتی شخصیە بۆ نمونە لەوانەیە کاک نەزیر ئەگەر من بناسێ لەوانەیە بۆ بوارێک ڕاوێژم پێ بکات مناقەشە بکەین ئەمانە لە چوارچەوەی علاقاتی شخصیە ئەم بابەتە گرنگە بە مؤسساتی بکرێت بەتایبەت لەم کابینە تازەیە هیوادارم بخرێتە بواری جێبەجێکردنەوە خاڵێکی تر کاک دکتۆر نەبوونی بودجە و فەندی پێویست ئێمە توێژینەوەی زانستی لە هەموو وڵاتێکی پێشکەوتووە کێشە لە هەر سێکتەرێکە هەبێ بە سێکتەری ئاویشەوە لە زانکۆکانەوە کێشەکان بە توێژینەوەی زانستی دەستنیشان نەکرێ و پاشان چارەسەری و میکانیزمی زانستی گونجاو پێشنیار دەکرێت بۆ لایانی پەیوەندیدار ئێمە تا ئێستا نابینرێت کە بودجە و فەندی پێویست بۆ ئەو لایەنە ئامادەکرابێت حاڵەتێکی تر
نەبوونی سیستمێکی زانستی مۆدرن بۆ تۆمارکردنی داتای پێویست یعنی سێمێکێکە لەو کێشە گەورانی وەکو توێژەری زانستی و مامۆسای زانکۆ پسپۆڵ لەم بوارەیە هەمانە ئەوەیە کە داتای پێویستمان نادرێتە لەلایەنی حکومیەوە بۆیە ئێستا من خۆم ماوەی 10 ساڵ ئەزمونم لە دەروی وڵات هەیە لەوێ لەسەر چەند پرۆژەیەکی جیاواز لە وڵاتی مالیزیا ئوسترالیا ئیشم کردووە تا ئێستا داتامێنێ بۆی توێژین لەسەرکەم بەڵام کە داوا لە وەزارەتی سەرچاوەکان و بەرپرسانی سێکتەری ئاوەکەم بەڕاستی بە جۆرە لە جۆرەکان بەڕێمانەکەن و داتەکانمان نانێ بۆیە ئێمە توانا و وزە و تاقەکانمان ناتوانین بخێنە گەڕ بۆ خزمەتی هەرێمەکەمان ئەوەش خەلەلێکی ترێکە بە هیوادارم کە لەمە دوا فۆکەسی بخرێتە سەر و چارەسەری بۆ بکرێت بە تایبەت لەم کابینە نوێیە کە بەم زوانە پێگەێن باشە دەستە خۆش بژیان مامۆستا نەزیر هاوڵاتیان ئەمە دوا پرسیار بۆ جەنابەت هاوڵاتیان چەندێک هاوکارن چەندێک بە خەمی ئەم بێ ئاوی و کەم ئاویەوە هاتوون چەندێک وشیاریان هەیە لە بەکارهێنانی ئاوە لە ڕێستۆرانتەکان لە شوێنە گەشتیاریەکان لە غەسلی سیارات لە ماڵەکانە توزانم لە مەلەوانگەکانە لەم هەموو شوێنی کە ئاو بە لێشاو بەکاردێت هوشیاریەک هەیە لە بەکارهێنانیە ئەیوە هەستان کردووە یان هیچ دراسەیەکتان کردووە لە بەشی توێژینەوەی بەڕێوەبەراتی خۆتان بزانن خەڵک چۆن ئاو بەکارهێنێ و خەمێتی بیپارێزیانە بەداخەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی ئاو بە فیڕۆدەرە دەتوانین برین جوتیارەکان لە کەرتی کشتتوکاڵی ئێستا زیاتر دەست بە ئاو دەگرن نەک لەگەر ئەو ئاوی کە بۆ ئاوی خواردنەوە و ئاوی پێداویستەکانی ژیانی شارستانی ئێستا جوتیارەکان لەسەر نەفەقەی خۆیان نیزامی سیستمی ئاودێری مۆدرن بە پارەی خۆیان لەسەر نەفەقەی خۆیان بۆ زۆربەی پرۆژەکان جوتیارەکان ئێستا وردەوەکو بۆ دیاردەیەکی باو لە ناو جوتیاران پرۆژەی دلۆپاندن و پڕژاندن لەم ڕێگاوە ئاودێری خوانەکەن کەمی ماوە لەسەر شێوازی کۆنی جۆگە و ئاودێری بە جۆگە و بە شتیوە بەڵام بەداخەوە لە ناو شار و شارۆچکان بۆ نمونە شاری هەولێر وەرگرین ئاوێکی یەکجار زۆر لە ناو شاری هەولێر بە فیڕۆ دەڕوات کە لە ڕێگای شتنی سیارە و ڕۆژانە پاکردنەوەی حەوشە و شۆستە و شەقامەکان هیوادارین باز لەسەر ئەمانە زیاد بکرێ و چاودێری تایبەتی بۆ دابن باش لە ماوەی کەمتر لە خولەکێکە وەڵامێکم دەرەوە کەلتوری بەکارهێنانی ئاومان لە چه ئاستێکایە و پێویستە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ئەوقاف و ڕۆشنبیری و میدیاکان چی بکەن بە کورتی پێم بڵێ دکتۆر وەڵاهی وەکو دکتۆر سەرمەدیش باسی کرد بریتە بەڕێوەبردننی ئاو بریتە لە ئینتیگریتد وۆتەر ریسۆرس مانجمنت یعنی تەواوکاری هەمووی بێکەوە پێویستە کار بکە مامۆستایانی ئاینی لە ڕۆژانی هەینی لە خودبەکان باز بکەن مامۆستایانی زانکۆ لە سیستەمی وەزارەتی پەروەردە لە مەکتەبەکان ینی حتا با بڵێن لە داینگەکانەوە دەتوانین دەست پێکەین ئێمە هەڵمەتی وشیاری بڵاوکەینەوە بۆ ئەوەی سامانی ئاوی کوردستان بپارێزین بۆ ئەوەی خۆمان و نەوەی داهاتومان لە سەیف زۆر باشە کاک شێخ سەرمەد مامۆستا سەرمەد تۆش جەنابەت لە کەمتر لە دەقیقەیەکە پێم بڵێ حکومەت دام و دەستگاکانی حکومەت وەزارەتەکان ئەبێت چی بکەن بۆ ئەوەی کەلتوری بە فیڕۆنەدانی ئاو گشتگیر بێ بۆ هەموو میلەتەکەمان بەڵێ طبعاً کاک دکتۆر ئێمە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان تقریباً سێ هێندەی پێویستی هاوڵاتێکی ئاسایی ئاو بەکارێنین کە ئەژڵین سێ هێندە واتە دوو هێندەی بە فیڕۆئین چکەمە پێویستمان بە ئەوەندەیە بۆ نمونەگەر پێویستمان بە 200 لیتر ئاو بێت لە ڕۆژێکە 600 لیتر ئاو بەکارێنین 400 بە فیڕۆئین بۆ چکە ئاستی هۆشیاریمان ئەوەندە بەرز نییە کە لە گرنگی سامانی ئاو تێ بگەین و پاگڕای بگرین و بیپارێزین و پیسی نەکەین ئەمەش طبعاً ئێستا خۆشبەختانە ئاستی هۆشیاری بە بەراورد بە ساڵانی پێشوو گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڕێستان لە ڕێی میدیاوە گرنگی زیاتر بە ئەم بوارادن و بەرنامەی زیاتری بۆ تەرخانەکەن ئێمە لە زانکۆ هەوڵە دەین لەگەڵ خوێندکارانمان بتوانین ئاستی هۆشیاریان بەدەستکەینەوە ڕاستێکی ئەم بابەتە ئێستا لە ئاستی تاکە هەوڵی بۆ درێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە موەسسەساتی بکات چونکە ئەم بابەتە ناکرێت هەوڵی تاکە کەسی نەتیجەی زۆر گەورەی نابێت لە ئاستی کۆمەڵگای پێویستە بۆ نمونە وەزارەتی پەروەردە لە دایانگە و لە خوێندنی سەرەتایی و ناوەندی و
دواناوەندی کۆرسی تایبەت بە هۆشیاری ژینگەی و پاراستنی ئەو پاگراکردنی بە سیستمی منهەجە داڕێژێت و بوترێتەوە. پێویستە وەزارەتی خوێنی باڵا زانکۆکان ئیجبار کالایانی کەم هەموو اختصاسەکان هەموو بوارەکان لە طب و هەندسە و علوم و قانون و سیاست و بوارەکانی تریش کۆرسێک بکرێ بە ئیجباری لەسەر بەرزبوونەوەی ئاسی هۆشیاری و گرنگی سامانی ئەو پاگراگرتنی. وەزارەتی تەندروستی وەزارەتی داد پێم خۆشەیە خاڵ بڵێم کاک دکتۆر ئێمە یاسای ئەومان هەیە لە پەرلەمان دەچوو یاسای ژینگە ئەومان هەیە. من لەگەڵ خوێندکارەکانمان لە محاضر لە زانکۆ بەباسیەکەم ئەڵێن کاک دکتۆر ئێمە یەکەم جارە بزانین کە یاسای ئەومان هەیە بۆیە هاوڵاتیان ئاشنانین. پێویستە وەزارەتی داد دەڕێی وەرکشۆپ و ئێڤنتی تایبەتی ترەوە هاوڵاتیان هۆشار کاتەوە وەزارەتی ناوخۆش جێبەجێکردنی یاساکان بگرێتە ئەستۆ. دواتریش وەزارەتی ئەوقاف هەمیشە وتومە ئەوەندەی مامۆسای ئاینی ئەتوانێت کاریگەری لەسەر تاکی کۆمەڵگەی ئێمە دروستکە. ئێمە وەکو مامۆسای زانکۆ لەوانەیە لە ساڵێکا بتوانین کاریگەری لەسەر 60 خوێندکار دروستکەین. بۆیە ئەمانە هەمووی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ئەو سەرچاوەکانە ئەم 6 وەزارەتی کە باسمان کرد ئەکرێ بە سیستمێکی مؤسساتی کار لەسەر ئەم بوارە بکەن و ئاستی وشاری تاک. زۆر سپاس مامۆستا سەرمەد شێخ لە زانکۆی کۆمار لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس و شەو شاد. کاک دکتۆر ڕێبوار ناسر مامۆستای زانکۆ و پسپۆری ئاسایش ئەو زۆر سپاس بە جەنابشتەکە لەگەڵمان بووی. مامۆستا نەزیر ئەسعاد بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی هەولێر گەورەت کردین. زۆر سپاس و بەخێر بێن سەرچاوان. ئاو تەنها H2O نییە، ئاو ئایندە و ژیان و بەردەوامی و سەرفرازیە. لە ناو گەرمەی قەیرانە هەمە جۆرەکانە ئاسایشی ئاو یەکەمین هێڵی بەرگریە بۆ بەردەوامی ژیانی مرۆڤ. گوێ بۆ قیڕەقیری کەسانی ناحەز و نەزان مەگرن. هەرگیز گرنگی و بایەخی استراتیژی ئاو لەبیر مەکەن. مناڵەکانتان لەسەر کەلتوری بە فیڕۆنەدانی ئاو پەروەردە بکەن. هاوکاری ئەندازیار و کرێکار و دەستگاکانی حکومەت بن لە جێبەجێکردن و تەواوکردنی پرۆژە استراتیژیەکانی گلدانەوەی ئاودا. دواڕۆژی ئەم وڵاتە و خەڵکەکەی گرێدراوی ئەم جۆرە پرۆژانەیە، نەک هات و هاوار و خۆنواندنی بێناوەڕۆک. دواڕۆژی منداڵ و نەوەکانمان ناکەینە قوربانی چەلەحانەی راپۆرت نووسان. نەوەی ئەمڕۆی لەبارەی پرۆژەکانی ئاسایشی ئەوەوە لە میوانە بەرزەکانمان بیست هیوا بەخشە و مای خۆشحاڵی و دەستخۆشیە. بەڵام تەنها دەستخۆشی و هیوا بەس نین. دادمان نادەن. پێویستمان بە هۆشیارەکی سەرتاسەری کۆمەڵایەتیە. پێویستمان بە هەستکردن بە بەرپرسیارەتی تاک بە تاکی کۆمەڵگەیە. چونکە هەر دڵۆپە ئاوێک کە ئەمڕۆ بە فیڕۆی دەدەین سبەی ڕۆژ دەبێتە هۆکاری تینوێتی و قەیرانێکی سەخت و منداڵ و نەوەکانمان. پرسیارێکی کۆتایی بۆ هەمووان جێدەهێڵم. ئایا پێش ئەوەی بارودۆخێکی زۆر قورسی بێئاوی ڕوومان تێبکات ئەو ئازایەتیەمان تێدایە وەک ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و ئاینی لەگەڵ ئاودا مامەڵە بکەین؟ ئەو دڵۆپە ئاوەی ئەمڕۆ بە فیڕۆی نادەین گلی دەدەینەوە سبەی مرۆڤێک، پەلەوەرێک، ئاسکێک، گوڵێکی تینوو لە مەرگ و شکبوونەوە ڕزگار دەکات. چاوەڕێمان بن. ئەگەر چی ئاو چاوەڕێی کەس ناکات. لەگەڵ ڕێز و خۆشەویستی بە کۆتاییم بۆ ئێوە و بۆ یەک بەیەکی هاوکارە مادوەکانم لە ستافی گفتوگۆی هەفتە تا دێمەوە خزمەتان. دانیشن بەخێر. کوردستان ئاوەدان و ئێوەش هەمیشە سەربەرز بن.